ئەم کاتتان باش من مامۆستانە بەس خاوەنی بڕوانەوەی ماستەر لە جایس لە زانکۆی نۆتینهام وانەبێژ لە زانکۆی سلێمانی لە بەشی تەلارسازی و هەروەها وانەبێژ لە زانکۆی پۆلیتێکنیک لە بەشی IT و لە برسایە بەشی جایس لە بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی. ئەم ڤیدیۆی ئەمڕۆمان بریتی دەبێت لە بەشێک لە زنجیرە ڤیدیۆیەکی تر لەسەر فێربوونی GIS و ئیشکردن لەسەر GIS بە بەکارهێنانی سۆفتوێری ArcGIS و بابەتی ئەمڕۆمان بریتی دەبێت لە سەرەتایەک لەسەر GIS چییە و لە چیدا دەتوانین بەکاری بێنین و ئینشاڵڵا بەوانەکانی تر دەچینە سەر ئیشکردن لەسەر سۆفتوێری ArcGIS و بابەتی پراکتیکی تر. طبعا بابەتی ئەمڕۆ بریتی دەبێت لە Introduction to GIS. GIS چییە؟ GIS کورتکراوی Geographic Information Systemە کە سیستمێکە بۆ کاپچرین واتە وەرگرتن، ستۆرین واتە خەزن هەڵگرتن، چێک ینی چێکردنەوەی داتاکان، مانیپولێت ینی بتوانین دەستکاری بکەین، ئەناڵایز یان تەحلیل لێ بکەین و لە کۆتاییدا دیسپلەین دەیتا ئەو داتا بتوانین پرینتی بکەین بکەین بە JPG بکەین بە PDF یان لە ئۆنلاین شەیری بکەین. Data which are spatially referenced بۆ داتایە کە spatially referenced to air واتە داتایە کە لۆکیشنێکی هەبێت لەسەر زەوی واتە و داتای ئەبێت لەسەر زەوی با بڵێن شتێکی هەبێت کە پێوترێ کۆردینەی کە دوایی باسی دەکەین و سیستمی جیاسەکە بریتە لە ئیشکردن لەسەر ئەو جۆرە داتایە. ئەگەر بە شێوەیەکی ئاسانتر ڕوونی کەینەوە جیاز بریتە لە ئینفۆرمێشن واتە زانیاری و هەروە وشی ئەتریبیوتیشی بەکارێنین، بەڵام لەوانەکانی داهاتوودا وشی ئەتریبیوت زۆرتر بەکاردێنین لە بەرەوەی سۆفتوێر ArcGIS-ەکە لە جیاتی ئینفۆرمێشن ئەتریبیوت بەکارێنێ لەگەڵ لۆکیشن کە دەڵێن ئینفۆرمێشن هەر زانیاریەک هەر شتێک دەگرێتەوە لەسەر ئۆبجێکتێک کە هەمانە. بۆ نمونەیە مەکتەبەکانمانەیە سکوڵز زانیاری لەسەر سکوڵز وەکو چی وەکو ڕوبەرەکەی، ژمارەی خوێندکار، ڕۆژی دروستکردن، ژمارەی ژوورەکان، ژمارەی مامۆستاکان، ژمارەی خوێندکاری نێر، ژمارەی خوێندکاری مێمانەمی زانیاری دەربارەی سکوڵەکە. بیان کرایم تاوان بۆ نمونە جۆی تاوانەکە چییە، کاتەکەی چییە، ڕۆژەکەی چییە و هەر شتێکی تر لەسەر کرایم یان تۆڕی ئاو بۆ نمونە لە تۆڕی ئاوە ڤاڵوانەیە تایپی ڤاڵڤەکە چییە، چ جۆرێکە پایپمانەیە تایپی پایپەکە چییە. ئەمان ئەمە ئینفۆرمێشن بۆ هەرێکێک لەو ئۆبجێکتانە و هەرێکێک لەو ئۆبجێکتانە چی هەیە، لۆکیشنی هەیە و ئەو لۆکیشنە بە چی دیاری ئەکرێ بە شتێک پێوترێ کۆردینی سیستم کە دوایی دێن باسی ئەو لۆکیشن دەکەین بزانین کۆردینەی لە چیەوە هاتووە. بۆی GIS گرنگی GIS و ڕوون بێتەوە من بەسەرهاتێک تەمە باسەکەم کە دکتۆرێک سەردەمانێکی زۆر کۆن GIS بەکارهێناوە لە سەردەمێکە GIS بەکارهێناوە کە کە کارەبانەوە نەبووە و نەک کۆمپیوتەر و سۆفتوێرەکە بەڵکو کارەباش نەبووە، بەڵام توانێتی بۆی وەرەقە و قەڵەمەوە بەشتی زۆر سەرەتایی مەبدەئێکی GIS بەکاربێنێ کە ئێمەش ئێستا هەمان مەبدە بەکارین بەڵام بە سۆفتوێر و بە بەکارهێنانی کۆمپیوتەر. با بزانین ئەم دکتۆرە چی کردو پێشەوەی بچینە سەر ئیشی دکتۆرەکە بە باسی نەخۆشی کۆلێراکەین چکەوەی کە دکتۆرەکەیشی لەسەر کردو بریتی بووە لە نەخۆشی کۆلێرا. نەخۆشی کۆلێرا تەمان پێشترێکێک بۆ لە نەخۆشیە هەرە کوشندەکان و ژمارەیەکی زۆر خەڵکی کوشتووە لە بەروی نەخۆشیەکە گوازراتەوە بە کەسێکی تر وەم نەخۆشیە لە ڕۆژئاوای ئاسیا بڵاو بۆ تۆ تاوەکو بەریتانیا. ئێمە باسی دەچینە سەر بەریتانیا لە بەرەوەی ئیشی دکتۆرەکە لە بەریتانیا بووە و ئەم نەخۆشی دەبێتە خۆی مردنی چەندەها هەزار کەس لە بەریتانیا. ئەو ساڵی کە دکتۆرە توێژینەوەکەی لەسەر کردووە بریتیە ساڵ 1954. طبعا
جۆنسنۆ بۆچیە میشە دەکات لەو کاتەیە باوەڕەوە بۆ کە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا بریتە لە هەوای پیس و بەوەی هەوا پیس و نەخۆشەکە گوازرێتەوە بەڵام دکتۆر قەناعەتی بۆ نابێت و دەڵێت ئەگەر هەوای پیس وەکارەکە بێ و کاتە ئێمە دەتوانین هەموو نەخۆشەکان لە ژوورێکە حەجزکەین لە هۆڵەکە دەرگیان لە سەرداخێن پەنجەرەکان داخێن و نەخۆشەکە دەتوانین نێڵێن بگوازرێتەوە بەڵام سیرەکەین لەگەڵ ئەوەشە نەخۆشەکە دەگوازرێتەوە بە کەسێکی لەش ساخ کەواتە هۆکارەکە ئەوە نییە بەڵام کێشەی دکتۆر لەوەیە دەبێ ئەم قسەیە بسەلمێنێ بیکا بە توێژینەوەی بیسەلمێنێ کەمە وانە بۆیە ساڵ 1954 دکتۆر دەچێتە ئەو شوێنەی کە ئەو کەسانەی تیان مردوو ئیشەکەی لەسەر دەکات ئەو کەسی دەسەڕاست بە ناوی هێنری کەسێکی مەسیحیە ئەو لە ڕووی دینیەوە تەفسیر بۆ شتەکە دەکات تا نەخۆشی کولێرا وەکو تۆڵێکی خوای سیرکراوە وەکو عقوبەیەکی خوای سیرکراوە کاتە لەو کاتەدا وەکو لعنەتێک سیرکراوە و ئەم کەسە دینیە دەڵێت ئەگەر ئەمە تووڕێی خوا بێت ئەبێ شتێکە بێت کە تووڕێی خواکەم کاتەوە ئەبێ شتێکە بێ بۆ نمونە تۆ بە ئەەکەی ئەگەڕێیتەوە واز لە خراپەکانێنی بەڵام تەمەەن لەو کاتەیە شتانە هیچ تەسیرێکی نەبووە لەبەڕووی ئەمە لە ڕاستیە نەخۆشیەک و هۆکاری خۆی هەیە کە دوای دکتۆر ئەیدۆزێتەوە کە بەهۆی چێوەیە دکتۆر جۆنسنۆ چیەکە یەکەم پێش ئەوی دەستکا بە هۆکارەکە چەند ستێپێک چەند هەنگاوێکە نێویش بریتی دەبێت لە کۆکردنەوەی داتا ماڵ بە ماڵ هەموو داتاکان کۆ دەکاتەوە داتا لەسەر ئەو کەسانەی کە مردوون و دیاریکردنی ئەو کەسانی کە مردوون لەسەر نەخشەیە کە لە ڕاستی دامەیەکێکە لەو هەنگاوانەی کەم دکتۆرە دەینێت و جای دەکاتەوە لەگەڵ وشانەی لە پێشتر کراوە هیچ کەسێکڕانەی پێشترۆ میشی نەکردو بەڵام دکتۆر دێ ماپێکێنێت ماپەکە تاوان بۆ قەڵام دروست کراوە ئەو کاتەیە کۆمیتەر نەبووە و شوێنی ئەو کەسان دیارەکە کە مردوون دوایی سەرنجی ماپەکە ئەیە شتێکی زۆر گرنگی بۆ دەرەکەوێت ئەوەی کە دکتۆر دروستەکە بریتێ لە ماپە ئەو نەخشەیە کە ئەم نەخشەیە بریتێ لەوەی کە دکتۆر خۆی دروستی کردووە و ئەگەر سەرنج بدەن چەند لاکێشەیەکی ڕژ دەبینی ئەو شوێنان کە خەڵکی تا مردووە ئەمە و نەخشەکەیە لەبەرەوەی کە خاڵەڵەشەکان دیار نین من هەمان نەخشەم کردووە بە جیایەسەکە کردووە بە چەند خاڵێکی سەوز من نەخشەکەتان پیشانەیەم ئەو ماپێکە دروستی کردو پیشانتانێ بۆ چەند سانیەک دیقەتی بە مزانن دەتوانی سەرنجی چی بین تەمەن من هەموو کاتێک پرسا لە خوێندکارەکانەکەم ئەڵێم چی دەبینیت زۆر جار هەندێک لە خوێندکارەکانڵێن مامۆستاوە سنتەری شارە قەرەبەینێکی زۆر بۆیەوە ئەو کەسانی کە مردوون لە یاکۆ بۆ تۆ لە ڕاستیە ئەمە نازانین سنتەری شارەیان نا بەڵام دەزانین سنتەری شتێکە شتێک هۆکارە بۆ ئەوەی کە ئەو پۆینتانە کە لەم حاڵەتە تعبیر بریتین لە مردووەکان لە یاکۆ بوونێتەوە و ئەگەر دیقەت بین ئەو خاڵانە دەتوانین بڵین سنتەرێکی هەیە و تاوەکو بەرەو سنتەرەکە بڕۆین تقریبا ئێرە ئاکات تا بەرەوە بڕۆین ژماری مردوەکان زیاترەکە باڵێن چڕیەکان زیاترێکە و تا دوور بکەینەوە چڕەکان کەمتر بێ یەکێکی تر لەو داتانەی کە دکتۆر کوی کردبووە چکاو تەنها داتای مردوەکانی کۆ نەکردووە بریتی بوو لە داتای پەمپی ئاوەکان لەو کاتەدا تەمەن ئاو نەبوو بە تۆڕی ئاو بگاتە ماڵان بەڵکو پەمپێ بوو یە دەوی بوو بە دەست ئاو دەرێنا و ئاوت هەڵە هەنجا لە بیرەکە و بەکایدا بۆ خواردەوە ئەگەر دیقەتی بەنەمە و بیرانەیە کە دکتۆر لەگەڵ داتای مردوەکانە هەڵی کرد ئێستا گەر سەرنج بین دەبینین سنتەری نەخۆشیەکە بڵێن سنتەری کەسە مردووەکانی ئەم
خاڵە سەوزانە کە کەسە مردووەکان بریتە لێرە وامە چییە؟ ئەوە بریتە لە پمپی ئاڵم بیرێک کە ئاوی لێ دەدێت. بەس بە سرنجدان لەم نەخشەیە و تەنها دیاریکردنی شوێنی بیرەکان دەتوانین ئەوەمان بۆ دەرکەوێت کە پەیوەندیەکێ لە نێوان ئەو خاڵانە کە مردووەکان لەگەڵ ئەو خاڵە سوورە کە پمپی ئاوەکەیە تا نزیک بیتەوە لەو خاڵە سوورە ژماری مردووەکان زیاترە بێ و تا دوورکەویتەوە ژماری مردووەکان کەمتر بێت. تەمە لەم حاڵەتە کەوە دەرکەوت چیان کرد؟ هاتن تێستی بیرەکان دەرکرد و دەرکەوە سەرچاوی کۆلێراکەیە. یەکێک شتی دیارە شتی پیسی فڕێیا و تێکەڵ بە ئاوەڕۆکە تێکەڵ بە ئاوی بیرەکە بووە و هەرچی لەوە خواردوێتی و تووشی نەخۆشی کۆلێرا بووە. ئەوەی کە دکتۆر کردی تاوان هەموو ئەو زانیارەی کە دکتۆر دەسی کەوت سەرچی دەسی کەوت بە کۆکردنەوەی داتا ئەمە کە هەنگاویەکەمە زۆر مویمە و دیاریکردنی داتاکان لەسەر نەخشەیە. تەنها بە دیاریکردنی داتاکان لەسەر نەخشەیەک و سەرنجدان لە نەخشەکە توانی دکتۆر بۆی دەرکەوێت کە سەرچاوی نەخۆشی کولێراکە چییە، کە ئەمە جیایسە کە لەو کاتە بەکارهێناوە و هەمان مەبدەئی جیایس کێمەش ئێستا بەکاری دێنین. ئەگەر بە شێوەیەکی تر ئیشەکەی دکتۆر ڕوونکەینەوە دەتوانین بڵێن دکتۆر چی کرد؟ زانیاری کۆکردەوە و هەروە لۆکیشن شوێنی مردووەکان، دوای چی کرد؟ تەحلیلی داتاکانی کرد. لەم سێشتۆ چی دەستکەوت؟ سۆرس ئۆف کۆلێرا، سەرچاوی کولێراکە. ئەم پرۆسەیە بریتیە لە ڕاسپی فۆر جیایس و هەتا ڕەچەتەی جیایس بریتیە لە سیستمێک کە ئینفۆرمێشنی تایە لەگەڵ لۆکیشنەکەی و دەتوانی تەحلیلی کەیت و بەکاری بینی بۆ دۆزینەوەی کێشەیەک. ئەمە یەکێکە لەو شتانەی کە یەکێکە لەو ڕووداوانەی کە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ژیانی مرۆڤایەتی، چونکە توانێتی بۆی ئەوە نەخۆشی کۆلێرا سەرچاوەکە بدۆزێتەوە و نەخۆشی ببێتە هۆیەوەی کە نەخۆشی تەسیری نەخۆشی کۆلێرا کەم بێتەوە و بتوانن زووتر بەری پێبگرن تا بڵاو نەبێتەوە. و لە ڕاستیامە ئەساسەکە بێت بۆ چۆنێتی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشانەی کە بە ئاسانی دۆگوازرێنەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. ئەمە جیایسە لە بەکارهێنانی لە بواری تەندروستیدا. بزانە چەندێک دەتوانیت تۆ سوودی لێ ببینی و بوارەکانی تری زۆرن کە دەکرێت سوود لە جیایس ببینرێت. بۆ نمونە لە بواری ڕێگەوباندا چی دەکرێت، چۆن دەتوانین سوودی لێبینین لە بواری ڕێگەوباندا. یەکێ لەو تووڵانەی کە لە جیایسا هەیە دەکرێت بەکاری بێنین بریتیە لە نێتوۆرک ئەنالیسیس واتە تەحلیلکردنی بەکارهێنانی جیایس لە تەحلیلی شەبەکاتی جادەوبانە. بۆ نمونە سەیری ئەم نەخشەیەکەن کە بە نەخشەی سلێمانیە. تۆ دەتەوێت لە خاڵی یەکەوە بچی بۆ خاڵی دوو. پرسیارەکەوەیە ئایا کورتترین ماوە کامەیە؟ چۆن دەتوانێت بە کورتترین ماوە بچیت لەسەر بگەی بە خاڵی دوو؟ سۆفتوێرەکە دەتوانێت بەرنامەی جیایسەکە دەتوانێت ئەو یارمەتیت بە و پێت بڵێ کە باشترین ڕێگە بۆ تۆ کە کەمترین ماوەیە چی دەبێت. ئەگەر ئەوان کلیکی لەسەر بکەین پێمانەڵێت ئەمە کورتترین ماوەیە کە دەتوانیت لە خاڵی یەک بگەی بە خاڵی دووهەم.
طبعا کە ئاڵین کورتیمان بەبەسمان لە دیستانسە بەبەسمان لە درێژی جادەکەی شەرت نیە هەموو کاتێک کورتترین ماوە دیستانس واتە شەرت نییە مجارێک ئەگەر دیستانسەکە کەم بوومانەوە ئەو بگەینەکە بە زووترین کات بگەین بەڵکو زۆر جار ببورن بەڵکو زۆر جار شوێنێک دیستانسەکەی درێژەکەی زیاترە بەڵام لە بەرەوەی کە قەرەباڵغی کەمترە زووتر دەمانگەێنێ بۆ شوێنە ئەگەر دیقەتی ئەمە بە دەبینن ئەم لە حاڵەتی دووەما کە باسی کاتمان کرد سۆفتوێرەکە دێت ڕێگەیەکی تر هەڵ لەبژێرێ بۆی لە خاڵی یەکەوە بچی بۆ خاڵی دوو کە ئاتیما دەکاتە سەر قەرەباڵغی جادەکە و چەند داتایەکی تر کە یەکێک لەوانە بریتە لە خێرایی جادەکە و دیستانسی جادەکە و قەرەباڵغی و چەند داتایەکی چەند سانیارەیەکی تر کە دەکرێت داخڵ بکرێ و ئەو ئیشەت بۆ بکە یەکێکی تر لەو شتانەی کە دەتوانین ئیسفادەی لێکەین لە جیایەسەکە بەکاری بێنین بریتیە لە سێڤس ئێریا سێڤس ئێریا یانی چی وای دابنێ ئەمە نەخشەی سلێمانێ و ئێمە لێرە سێ خەستەخانەمانێ پرسیارەکەوەی ئایم خەستەخانە دەتوانن خزمەت گوزاری بۆ چەندێک لە دانیشتوان یاخود بۆ چەندێک لە ماڵەکان دیاریکەین بۆ ئێمە بکەین چیەکەین ئێمە بە سۆفتوێرەکە دەڵێین بۆ هەر خەستەخانەیە لە دووری کیلۆمەترێک کۆبزانە چەند ماڵی تێدایە و دوای 2 کیلۆمەتر دوای 3 کیلۆمەتر بۆیە بۆ ڕێنجە دیاری دەکەین کە 1 کیلۆمەترەکە دوورە ببوورە 1 کیلۆمەترەکە نزیکە دوای 2 تا 3 کیلۆمەترەکە دەتوانێت بە سیارە لە ماوەیەکی کەم بگاتەوە شوێنە وەکو دەیبین دیاریمان کردو لێرە بە سۆفتوێرەکە پێڵێن کەڤەریجی ئەو شوێنە ئەو سێ شوێنەمان پێ بڵێ بابزین شوێنەکەیە کە لە 3 کیلۆمەتر زیاتر بێ و نەگا بە هیچ لە 3 کیلۆمەتر زیاتر بێت لە هەر یەکێک لەو خەستەخانەوە تاکە کلیکی لێ دەگەین نەکتێ قەوەسن تا حیلەکە ئەم نەخشەیە ئەمەیان لە دووری 1 کیلۆمەترە ئەمەیان 2 کیلۆمەتر ئەمە 3 کیلۆمەتر وەک دەبینین تاوان ئەم هەر بۆ زانیاری تەم خاڵانە ڕاستین خۆم دامناون ئەگدا خەستەخانەکان زۆر لەوە زیاترن بەس مەبەستم هەبوو لەمە دابنێ بۆی چەند شتێکێ لێرە بۆتان دەرکەوێت سەرنجی بە دەبین ئێرە لەگەڵ ئەم مەنتیقە شوێنە لە 3 کیلۆمەتر زیاترە واتە گەر نەخۆشیەک هەبێت تۆ لێرەوە بتێ بیگینی بەیەکێک لەم خەستەخانە لە هەر دانێکە لە 3 کیلۆمەتر زیاترە 3 کیلۆمەتر زۆر بۆی نەخۆشە بگەینتە خەستەخانەیەک لە کاتی قەرەباڵغیە احتیمالی زۆرە سێ تۆ مەسەرەن بە 40 دقە بگەیتە هەرێکێک لەم خەستەخانەیە کە 40 دقە مەسافەیەکی زۆرە بۆی تۆ نەخۆشێکە بریندارێکی سەخت بێت بیگەێنی چکە احتیمال لەیەکە گیان لە دەست بە سیری کە بزانە سۆفتوێرەکە چەندێک دەتوانێت جیایەسەکە یاخۆ سۆفتۆک دەتوانێت هاوکارمان بێ لەوەی کە چۆن لەم بوارەیە بەکاری بێنین ئەوە هەروایەکێکی تر لە بەکارهێنانەکانی بریتە لەوەی کە ببورن بە بریتە لە دیاریکردنی نزیکترین شوێن فاسیلیتی لە خاڵێکەوە ئەگەر ئەمە خەستەخانەکان بێت ئەوە لێرە ڕووداوێک ڕوویداوە پرسیارەکەوە یا نزیکترین خەستەخانە کە ئێمە بتوانین پێ بگەین کامەیە تاوانەمە لە نەخشەکە دیارە کە ئەمسیانە دوورترینین بەڵام ئەم سیانە نزیکترین نازانین کامیان نزیکترینە بۆی
ئەو کەسێک کە ڕووداوێکی لێ بەسەر هاتۆ بتوانین بە کەمترین کات بیگەینینەوە شوێنە. یان چیەکەین؟ کلیکی لێ دەکەین تەمە سۆفتوێرەکە پێمان دەڵێت کە نزیکترین خەستەخانە بۆ ئەوەی لەم شوێنەوە کەسەکەی پێ بگەینی بریتی دەبێت لەمە. دەکرێت ئەم سیستەمە لەناو سارەیەکا بێ بە یەک کلیک نزیکترین شوێنە پێ بڵێ و هاوکارت بێت لەوەی کە تۆ بە زووترین کات بگەیت بەو شوێنە. تەمەن ئەمە شەرت نیە هەر بۆ هین بەکار بێت، هەر بۆ خەستەخانە بەکاری و احتیمالە بۆ بنکە یاگەر کوژێنەرەوە. تۆ شوێنەکە تیاگری گرتووە دەتوێت نزیکترین بنگە فرایکەوێ بە سۆفتوێرەکە شوێنەکە دیاری کلیکەکەی پێتەڵە نزیکترین بنکە کوێ دەتوانێت دەکرێت ئەو نزیکترین بنکەیە سارە ئاگر کوژێنە بنێرێ بۆ ئاگرەکە. وە کۆتا ئەپلیکیشن کە جیاسی تێدا بەکار هاتووە و کە حەزەکەم پیشانتە بەم بریتیە لە بەکارهێنانی جیاستە بواری کرایم تاوان لە بەریتانیا سایتێکەیە کە ئەوە لینکەکەیەتی لەسەرەوە سایتێکەیە. ئەم سایتە لە هەر شوێنێکی بەریتانیا ئەگەر پۆسکۆدەکە لێبی لێ ئەوان شتێکێ پێوترێ پۆسکۆد با بڵێن ئەدرێس پێتەڵێ کە لەو شوێنە چنێک تاوان ڕووی داوە. تاوان بە زۆری تاوانەکە تاوانی کوشتن بڕین نین، بەڵکو تاوان دزی و تاڵانی و گیفپان بڕین و سارەشکاندن و مەسەلەن شەڕی بینی دوو کەسە ئەو لەو جۆرانەیە تاوانەکان. بۆ نمونەگەر زووم بکەین پێمانەڵێ لەم جادەیە لەم مەنتیقەیە با بڵێن سێ تاوان ڕووی داوە. ئەگەر کلیکی لێ بکەیت دەڵێ دوانیان ئەنتی سۆشیاڵ شتێکە دژی با بڵێن دژی عادەت و تەقالیدە و یەک دانەش violence and sexual offense تەحەڕوشی جنسی یاخود تونڕەویە. و ئەگەر لێرە کلیکەین پێمانەڵێت shoplifting دزی یەکدانە، vehicle crime تاوان بە سیارەت ئاسارەکەشکێن ئابێ یاشتی لێ دزی بێت بریتە یەکدانەی کەش لەوە. تو دەتوانیت چی بکەی پۆسکۆدەکە لێبیت و لە هەر شوێنەکە بیت پێ دەڵێ لە چی ڕوویداوە و تۆ دەتوانێت بەکاربێنی بۆەوەی کە یەک شوێنێکی میم دۆزیتەوە. دوو ئەگەر تۆ لەو شوێنەشتە هەر مەجبور بووی کە نیشتە جێبی دەتوانانی حەزەری خۆت بکەیت و بۆ نمونە کامێرە دابنێ جیازی ئینزار دابنێ بۆی دووربی لەو ڕووداوانەوە. و ئەمە لینکەکە هەیە دەتوانن دیقەتی بن خۆتان دوای لەسەری بزانن چی تێدایە. ئەمە کۆتا ئەپلیکیشن بوو لەسەر جیاس کە حەزم کرد بۆتان باس بکەم کە لە چ بوارێکا بەکارێت. ئەوە لینکەکەیەتی لە خوارەوە دەتوانین بینووسن و سەیری ماپەکە بکەن. بابەتی ئەمڕۆمان تەواو و ئینشاءڵڵا ڤیدۆکانی داهاتوو بریتی دەبێت لە جۆری داتای جیاس و ئیشکردن لەسەر سۆفتوێری ArcGIS و سەرەتایەکیش بۆ سۆفتوێری ArcCatalog. کاتێکی خۆش تا بابەتی داهاتوو.